بەلکێش تشتێن هەری گرنگ و هەری باڵکێشک و من لە خوێندناخواوەکی ئەندەزیاریە کیمیایی فێر بووم ئەوە و هەر تشتێ دنیای هەبە چش بچووکترین تشت تا مەزنترین تشت وەکی ڕۆکێ بزاگۆنەیەکی بقانونێکی بیاسایەکی دمەشن و چێت بن تشتێکی بێیاساتنە بچووکترین تشت وەکی هەجراوەکی مەگوت حتا مەزنترین تشت لە بێ دنیایەدا ئەس بێژم ئەسخوازم ئەف پێنووسێ هانێ بخێنم سەر بێ لە نووسکە چ بکەم دەش پێنووسێ بەردم زارۆکەک هات زلامەک هات ژنێکی هات چ ئۆلی بن چ نەتەو بن هات بخوازە بکێژە ئاینی ئەنجامی بخوازە ئەف پێنووس بخینە سەر بێ لە نووسکە چتکە دەس ژە پێنووسێ بەردەدا یالۆ چما هەر کەسی ئاینی ئەنجام دبە چما جوداهی ناوبەرەوە دەتنەیە ژبەر کۆ زاگۆن ئاینیە ئەف هەمی مرۆڤ ئاینی زاگۆن کارتینن زاگۆنە هێزا کێشانێ جوداهیە ناوبەرە کەسێکی و کەسێکی تنەیە ئەف زاگۆنە هێزا کێشانێ سەر هەر کەسی و سەر هەر مرۆڤی سەر هەر تشتی تێبکار ئانین تبێ حەسیابە تبێ نەحەسیابە هایەتە ژێ هەبە هایەتە ژێت نەبەت بخوازت نەخوازە وێ ئەف تشت بێکردن ئەف ژێ زاگۆنەکرد زاگۆنێن گەردونەیە هایەتە ژێ هەبە هایەتە ژێت نەبە کو ئاگر تشتان و کەسان شەوتینە دەخوا ئاوێت تێدە دە تشتێکی وخوا ئاوێت تێدە وێ بشەوتە بخوازت نەخوازە ژبەر ئەف زاگۆنێکە ئەف قانونێکە ئەف یاسایەکە باشە ئاینی تشت من ڤیدیۆی خۆی هەر دوی ڤیدیۆی منی یەکەم بەحس کرد بوو من بەحسە زاگۆنە هەستێن پەژراندنێ کرد مەگوت هەر تشتێت تو نەپەژرینە وێ ژیانەتەدا زێدەتر ببن هەتا کو تو بپەژرینە وێ چاغێ وێ کێمتر ببن و بسەکن و یا دوێم ژی مە بەحسە عەقلێ بە شارتی کرد و مەگوت عەقلێ بە شارتی پەیوان پێکتینە بخوازە نەخوازە تشتێ باش ئەوە کو ئەم بزانبن ئەف زاگۆن هەنە باشە گاوا ئەم بزانبن ئەف زاگۆن هەنە ئەمێ بزانبن بێ چاوە ئەم کار بینن چاوە ئەم ji بۆ ژیانێکە بەختەوار ژیانێکە باش ئەم vان زاگۆنان بکار بینن گەلە چما ئەف زاگۆن هەنە ji ber xwedê dadmend e dadperwer e li kesekî naxwaze neheqiyê bike naxwaze li kesekî zulmê bike ev zagon wê li her kesî bêkirin çima ji ber em hemî li ezmûnekî de ne gava me rol ezmûnekî de be wê çaxê zagon aynî zagon wê li ser her kesî bê bikar anîn baş e em bêjin kesekî bi ol û kesekî bê ol bi hev re ne û aynî rewşê dîtin her çi kesekî ji wan peyvekî nexweş got wên hestên neynî hestên negatif bên jêre û kesek ku peyvên pozîtîv got wê hestên pozîtîv bên jêre yani çi cudahî navbera me de tineyê li vê aliyê de zagon ser her kesî tê bikar anîn tu çi olî be tu çi welatî be min îro dixwast bi awayekî hinkî zû behsa girîngiya peyva yasayên gerdûnê û zagonên gerdûnê bikim da careka din ez bêjim em giranbûna vê peyvê nas bikin em bizanibin bê jiyan behsa çi dike